ئەجمەعین بینەرانی کەناڵی ئامۆژگاری ئازیز، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە و میهرەبانتان لێبێ. خۆشەویستان، سوپاسی خۆی گەورە دەکەین جارێکتر بە دیدارتان شاد بووینەوە بۆ باسکردنی بابەتێکی هەستیار و گرنگ. ئەویش ئەو بابەتەیە کە زۆربەی زۆری خەڵکی ئێمە بەداخەوە تێیدا جیرۆدە بووە و بە تایبەتی لە ناو خەڵکی خۆمان گەنج. ئەویش بابەتی خۆشبهاندن و لاساییکردنەوەی خەڵکانی غەیری موسڵمان، خەڵکی بێباوەڕ. بێگومان مەترسی ئەمە هیچی کەمتر نییە لە نەخۆشیەکی کوشندە، بەڵکو نەخۆشیە کوشندەکەی وەکو ئێستا کە پێی دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا، بەڵکو ئەم نەخۆشیە مەترسی زۆر کەمترە لە مەترسی ئەوەی کە مرۆڤێکی موسڵمان خۆی بە کەسانێک بشوبهێنی کە دینیان جیایە لەگەڵ یەک، کە بەرنامەی ژیانیان جیایە لەگەڵ یەک. بۆچی؟ چونکە ئەم نەخۆشیە ڕەنگە بە دەرمانێک چارەسەر دەکرێت و ئەگەر چارەسەریش نەکرێ، نەخۆشی بۆ کەسی موسڵمان کە توش دەبێ و ڕازی دەبێ بە قەزا و قەدەری خۆی گەورە میهرەبان، ئەوە پلەیەکی بەرزە لای خۆی گەورە وەردەگرێ، بە موسیبەتە چووە. بەڵام پەنا بە خۆی گەورە ئەگەر کەسانێک لە ناو ئێمەدا هەبن مێشتیان نەخۆش بێ، تووشی کێشەیەکی وابن، خۆیان بە خەڵکی غەیری خۆیان لە بێباوەڕان بشوبهێنن، پێیان وابێ ئەوەی ئەو لە سەریتی کەمترە لەوەی کە خەڵکانیشتر لە سەری کە ئیوان باشتر و چاکترە. خۆشەویستان، ئینسانی موسڵمان دەبێت شانازی بە دینەکەی خۆی بکە. مرۆڤی موسڵمان دەبێت سەری بەرز بێ بە دینەکەی، بەو پەرستشەی کە دەیکا بۆ خۆی گەورە میهرەبان و شوێنکەوتنی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم و گەڕانەوە بۆ شەرعی خوا. ئەگەر هەر کەسێک لە دینەکەی خوا حاڵی بێ، هەر کەسێک لە دینەکەی خوا شارەزا بێ، بێگومان ناچێ خۆی بە خەڵکانێک بشوبهێنێ کە دینەکەیان و دەستوری ژیانیان جیایە. بۆیە خی گەورە و میهرەبان لە قورئان دەفەرمێ: ومن يتولهم منكم فإنه منهم. هەر کەسانێک لە ئێوە موالاتی بێباوەڕان بکە، خۆی بەوان بشوبهێنێ، ئەوە لەوانە پەنا بە خی گەورە میهرەبان. بۆچی لەوانە؟ چونکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ: من تشبه بقوم فهو منهم. لێرانە من تشبه بقوم، هەر کەسێک خۆی بە قەومێک بشوبهێنێ ئەوە لەوانە. بۆچی گەنجی موسڵمان، بۆچی ئەوانەی کە ئینتیسابیان هەیە بۆ ئەم دینە، ئەم دینەی خۆیان بەجێ دێڵن، دەچن خۆیان بە کەسانێکی بێباوەڕ دەشوبهێنن کە ئیما ئەم بێ شوبهاندنە لە ڕواڵەتی دەرەوە بێ یاخود لە ڕواڵەتی تر بێ. و هەر خۆ شوبهاندنێش کە کەسانێک بیکە ئیلا خۆشەویستێکی دڵی لەگەرە. نمونە ئەگەر باز بکەین، خۆشەویستان، گەنجێکی ئێمە مراهقێک خۆی بە لاعیبێکی بێباوەڕ دەشوبهێنێ، ئەگەر خۆشینەوێ خۆی پێ ناشوبهێنێ، جلوبەرگەکەی ئەو لەبەر دەکا، سەری وەکو ئەو دەتاشی، هەڵسوکەوتی وەکو ئەو لێ دەکا، شانازیشی پێوە دەکا. لە کاتێک خودی ئەو لاعیبەی کە ئەو مسلمانە خۆی پێ دەشوبهێنێ، باوەڕی بە خواپەرستیەکەی ئەو نییە، باوەڕی بە قورئانەکەی ئەو نییە و باوەڕی بە پێغەمبەرەکەی ئەو نییە صلی الله عليه و آله وسلم. بۆیە خۆشەویستان، مەترسی لەمە گەورەتر دەبێت چی بێ؟ کەسێک کە خۆی بە موسڵمان بزانێ، بەڵکو خوێنی گەرمە لەسەر موسڵمان بوونەکەی خۆی، لە کاتێک بێ ئاگا لەوەی دینەکەی خۆی جێهێشتووە، شوێن کەسانێکی بێباوەڕ کەوتووە. ئێمە پرسیارێک دەکەین، دەڵێن ئایا بۆچی ئێمە خۆمان بەوان بشوبهێنین لە کاتێک ئێمە لە ژیانی خۆمان نەماندیتووە و ناشی بینین کەسانێک لەوان بێن خۆیان بە ئێمە بشوبهێنن؟ بۆچی؟ چونکە ئەو لە بیر و باوەڕەکەی خۆی ملەتی موسڵمان، ئومەتی ئیسلامی پێ ئومەتێکی هەڵەیە، پێ ئومەتێکی خراپ و گومڕایە. کەسێک کە ئیعجابی هەیە خۆی دەشوبێنی بە هونەرمەندێکی لەوان یاخود لاعیبێک لەوان، کە کاتێک کە چاکەیەک ڕووی تێدەکا، دەست بۆ سینگ و ئەوانەی دەبا کە ئەنەهو سێ خوا هەنە، ئیعتیقادی وایە ئین الله ثالث ثلاثة. لە کاتێک لەولایە موسڵمانە نەزان و نەفامەکە خۆشی دەوێت، لە کاتێک ئەو باوەڕی بە یەک خواپەرستی نییە، ئەو دەڵێ سێ خوا هەیە.
ئەها چەند لێک دوورن، چۆن وەکو دەڵێ شەتانە بەینە هذا و هذا، ئەها چەند ئەوە دوورە تۆ خۆت بە موسڵمان بزانی و کەسانێکیش خۆش بووێ کە باوەڕیان بە تۆ نییە، بەڵکو تۆیان پێ کەسێکی دواکەوتووە. بۆیە شێخ الإسلام ابن تەیمیە رحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ وهذا الحديث أقل أحوال أن يقتضي تحريم التشبه بهم، يعني كمترين حكمي أويك پیغمبری خوا علیه الصلاة والسلام دەفەرمێ من تشبه بقوم فهو منهم، دەفەرمێ کەمترین حالەتی ئەوەی کە لەسەر ئەم فەرمودەیە ئیستینباط بکرێ و فەهم بکرێ حرامی خۆشوبهاندنە بە بێباوەڕان. بۆیە ئەم دینەی ئێمە دینێکی کاملە، ناقز نییە، هیچ شتێکی لێ جێ نەماوە کە غوباری تێدا بێ. تركتكم على معجة بيضاء ليلها كنهارها إن الدين عند الله الإسلام. هر يك لإما أجر بزانه إما لسر أم دينا خاوينا ماينوا شتيشي تدانيا شاراوه به چون هول دين بتين غار دينا عادة وتقاليدي خلقاني غيري أمتي إسلام. وأجر إما لبيدو باورا كمان كمكورين به چون دچین برنامه‌یک دست پیو دگرین که لکاتێک برنامه‌کەی خوا نەبێ ولا لای خواش قبول نەبێ. إن الدين عند الله الإسلام، برنامه و دین للای خوا إسلاما، لغير إسلام خوا قبولی نییە. ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. هر کەسێک بڕوا بۆ لای غەیری دینی ئیسلام، شوێن غەیری دینی ئیسلام بکەوێ، شوێن غەیری ڕەسوولی خوا بکەوێ صلی الله عليه وسلم، ئیعجابی هەبێ بە غەیری شریعەت لە غەیری شریعەتی ئیسلام، پێی وابێ باشە یان وەکو ئیسلامە یان لە ئیسلام باشترە پەنا بەخوای گەورە مێرەبان، ئەوە فەلەن یوقبەل منه، لێی قبول ناکرێ. کە لێی قبول ناکرێ یانی چی خۆشەویستان؟ کە لێی قبول ناکرێ یانی خوای گەورە مێرەبان پێی ڕازی نییە. ئەگەر ئەو کەسەی کە خۆشی دەشوبهێنی بەوان شوێن ئەوان دەکەوێ، ئەگەر پێشی وابێ کەسێکی باشە. ئەم چەند ڕۆژەی دادێ جەژنێک هەیە بە ناوی جەژنی ڤەڵەنتاین، یعنی مسلمان جێی داخات، جێی نیگەرانیە و جێی ئەوەیە کە ئێمە حەقیقەت یعنی چۆن دەڵێ داغ بمان بگرێ بۆ مسلمانێک کە ئیوا هەیە خۆی پێ لە ئاسێکی ڕۆشنبیریشدا هەیە، بەڵام شوێنی کەسێکی قەشەیەک دەکەوێ کە کاتی خۆی کچێکی وا لێ کردووە بە پێچەوانەی فەرمانی سەرکردەکەی ئەو کاتیان، ئەوڕۆ تازە بە تازە مسلمانی ساویکەی ئێمە گوڵی سوور بدەن بە یەک و بە ناوی ئەوەی کە گوایە ئێمە خۆشەویستی دەنوێنین. باشە خۆشەویستی لەم دینەی ئێمە نییە. چەندین ئاەت و فەرموودە هانمان نادا کە ئێمە یەکترمان خۆش بێ، کە مسلمان لەگەر مسلمان پاک بێ، کە مسلمان لەگەر مسلمان ڕاستگۆ بێ، کە مسلمان یارمەتی مسلمان بدە، کە مسلمان ئاوێنەی مسلمان بێ. المؤمن أخو المؤمن، المؤمن مرآة المؤمن، إنما المؤمنون إخوة. يعني كوملك آيات وفرموده هي كهان من ددا كإما لجياني تايبتي خومن أو خصلة جوانانا من تدا به ككو تايكي تعبير بودك كإما يكتر من خوش به. بلام كام خوشويستي أم خوشويستي سرد چشي بو بهشت، أم خوشويستي سرد چشي بو رزامندي خوا. بلام أم خوشويستي كإستا خلقك بناوي كأمة إسلام ادعا دكا ولا رسلك غير أمة إسلام، ئەمە سەر دەچێشی بۆ فاحیشە، بۆ خراپەکاری، بۆ پەیوەندیەکی ناشەرعی لە نێوان دوو جنس، بەداخەوە کە خەڵکێکی زۆری ئێمە ئاگای لەوەی نییە کە منداڵەکانی بە سەقەتی پەروەردە دەکا، گەنجەکانی ڕێگای هەڵەیان گرتووە. من خۆم بەڵگەم لەلایە لە نەتیجەی ئەم مناسەبانە منداڵی خوار 7 ساڵی، منداڵی خوار 7 ساڵی یعنی لە 7 ساڵ کەمتر کە جێبیستی ئەو مناسبە بۆ ئەو درامایانەی دیتووە کە تعبیر لە مناسەبانە دەکەن، چووە گوڵێکی بۆ منداڵێکی وەکو خۆی کچ، بردووە جیرانەکەیان وەڵا منەتوم خۆش دەوێ. بۆیە هەر کەسێک، هەر نەتەوەیەک، هەر دینێک کە نەزانی دینەکەی خۆی چۆنە، بێگومان تووشی سەر لێ شێواوی دەبێ. لە کاتی فتنە، لە کاتی ئالۆزی، لە کاتی ئەوەی کە خەڵکانێک کە بەداخەوە ئێمە وا دەڵێین خەڵکانێک دوور دەکەونەوە لە علمی شەرعی، جەهل و نەزانی زاڵ دەبێ بەسەریان، زانست و معریفە کەم دەبێت لە نێوانیان، ئەم شتانە سەر هەڵدەدەن.
چونکە ئەگەر ملەتێک خاوەن دینێکی پاک بێ، خاوەن علمێکی شەرعی خاوێن بێ، خاوەن بەرنامەیەکی ڕێکوپێک بێ، خۆی هەست بکات چی لەلایە، بێگومان ناچێ بە دوای شتومەکی خەڵکانێکی تر کە ئی خۆی لە لای خوا قبوڵە و باشە و باشەکەیە و خراپە هەڵدەبژێرێ. ئەتەستەبدیلون الذی هو ئەدنا بالذی هو خەیر، یعنی تۆ شتێکی باشت لەلایە فڕەی دەدەی ئیشی پێ ناکەی، شتێکی خراپی خەڵکی تر دێنی ڕەوازی پێ دەکەی کە گوایە ئەوەم پێشکەوتنە. بۆیە خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 1400 ساڵ پێش ئێستا ئێمەی ئاگادار کردوتەوە لە سەردەمانێک کە دێن، فەرموویتی لەتەتەبیعن سونەنە من کانە قەبلەکم، ئێوە شوێن ئاکار و ڕەوشتی ئەوانەی پێش خۆتان دەکەون، شبرا بشبر ذراعا بذراع حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه. قالوا يا رسول الله اليهود والنصارى قال فمن؟ فەرمووی ئێوە واتان لێدێ دەست بە دینەکەی خۆتان بەردەدەن، پشت لەم دینە پاکە دەکەن، ڕوو لەم قورئانە دەکەن، شوێن عادەت و تەقالیدی قەومانێکی تر دەکەون، ئەگەر وایان کرد بچنە ناو کونی بزن مشکێک، ئێوە شوێنیان دەکەون ئللا پێتان وایە دیارە باش لەوەیە کە بچێنا ئەوەی کە ئەوان چوینە. سەحابە فەرمیان ڕەزای خوایان لێبێ، فەرمیان یا رەسوڵ الله اليهود والنصارى لەم فەرموودە مەبەستت جوولەکە و نەسرانیەکانە کە ئێمە شوێنیان دەکەوین؟ قال فەمەن، لەوان زیاتر چێیە؟ ئێستا سبحان الله، ئێستا هەمان حالەت وەکو ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەمڕۆ ژیاوێ سەیری ئومەتەی کردبێ، و ئەمەش مصداقیەتی قولی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای تەعالا دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو مرۆڤێکی ئاسایی، وەکو ئێمانان قسەیەک لە خۆ ڕاناکا وەکو مرۆڤێکی ئاسایی، بەڵکو وەحیەکە خوای گەورە و میهرەبان لە زمانی ئەو بۆ ئێمەی بەیان دەکا. بۆیە ئێمە شوێنی ئەوەیە ئەم شتانە بەسووک سەیر نەکەین، وا نەزانین مناسبەیەکی بچووکە و تێدەپەڕێ کاریگەری بەجێ نایڵێ، بەداخەوە کاریگەری زۆر بەجێ دێلی، و ئەم کاریگەریەش ئێستا بۆ ئەم سەردەمە دیارە، ڕوونە. زۆربەی زۆری خەڵکی ئەم مناسبانە بە هەند ڕادەگرن، بە تایبەتیش بەداخەوە دەڵێم لەو شوێنانەی کە پێویستە ڕۆشنبیری تێدا بێ، کە پێویستە خەڵکی چاوکراوی تێدا بێ، وەکو زانکۆیەکان، وەکو پەیمانگەکان، وەکو قوتابخانەکان بەگشتی، بەداخەوە لەم شوێنانە زیاتر ڕەوازی پێدەدرێ، چونکە زۆربەی زۆری خەڵکی ئێستا بەلای مەیلی بەلای شەهەواتدا هەیە، مەیلی بەلای ناحەقیدا هەیە، هەروەکو خوای گەورە و میهرەبان دەفەرمێ وەئەکثەرهم للحەقی کاریهون. زۆربەی زۆری خەڵکی لەگەڵ حەق نییە، چۆن ئەگەر ئامۆژگاریان دەکەی پێیان دەڵێ برا بەڕێزەکەم، خوشکە ئازیزەکەم، ئەم دەستورە دەستوری ئێمە نییە، عادەتی خەڵکی غەیری موسڵمانە، تۆ پێویستە دەست بە دینەکەت بگری، اعتزاز بە دینەکەت بکەی، واز لە عادات و تەقالیدی غەرب و شەرق بێنی، ئەوانە نابنە هۆکاری خۆشحاڵبوونیت و نابنە هۆکاری ئەوەی دڵت خۆش بێ، دەبتە هۆکاری ئەوەی دڵت تون بێ، دوورکەویەوە لەم دینە پاک و پێگەردە کە ڕۆژی قیامەت لەسەر ئەم دینە حەشر دەکرێ، و ئێمە و ئەوانیش لەسەر ئەم دینە دەڕۆین. هەر کەسێک لەسەر ئەم دینە نەبێت لە لای خوای گەورە میهرەبان کارتەکەی سوتاوە، بەرەو بەهەژ ناچێ هەر کەسێک نەڵێ ئەشهد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأن محمدا رسول الله، ئەگەر وای نەڵێ بەرەو بەهەژ ناڕوە. بۆیە ئێمە کە ئەوەمان لەبیر کرد دەچین غار دەینە ئەوانە. بەداخەوە لەم شوێنانێک کە باسمان کرد ئەو شتانە زیاتر ڕەوازی پێدەدرێ، و ئەوەش بەڵگەی ئەوەیە کە چەند وتاری پێشێستا و مامۆستایان و خۆشمان باسی گرفتی و مەشاکلی گەنجانمان کرد کە ئەوەش تێدا گەنج مستهدەفە. لەم مناسبەیەش زیاتر گەنج مستهدەفە، چونکە گەنج بڕبڕی پشتی کۆمەلگایە. هەر کۆمەلگایەک کە بێ خۆشحاڵ بی دەبی گەنجەکانی ئیستیقامەیان هەبی، گەنجەکانی پاک بن، گەنجەکانی ڕێگایەکی دروست بگرن. چۆن ئەگەر نەخۆشێک دەرمانەکەی نەخۆشیەکەی خۆی وەرنەگرێ، ئەگەر بەناو دەرمانیشیە بێ هەر دەبتە خراپە بۆی. هەر گەنجێک ئێستا کە فەراغێکی هەیە، ئەم فەراغا بە دینی خوا پڕ نەکاتەوە، بە یادی خوا پڕ نەکاتەوە، لەسەر ڕێگا ڕاستەکەی خوا و پێغەمبەرەکەی نەبێ، شەریعەتەکەی خوا مەنهەج و پەیڕۆ و پرۆگرامی ژیانی نەبێ، بێگومان ئەوە بەرەو هەلاکەت و سەقەت بوون دەڕوە.
لەبەر هەندێک خۆشەویستان ئەم دینەی ئێمە دینێکی کاملە کە دینێکی کاملە پێویست ناکە دەست دەین دەست ببەین بۆ عادات و تەقالیدی غەیری خۆمان. خوای تەعالا دەفەرمێ ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. خوای گەورە مهرەبان ئەم دینەی کامل کرد و نیعمەتی خۆی بەسەر پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و شوێنکەوتوانی پێغەمبەر و ئومەتی محەممەد صلی الله عليه وآله وسلم ئەم نیعمەتەی کامل کرد و خوای گەورە دەفەرمێ هەر بەم دینەش لێتان ڕازیم کەوابوو غەیری ئەم دینە خۆشی بۆ ئێمە تێدا نییە بە پێچەوانەوە خۆشی لەوەیە کە دەست بەم دینە بگرین. لە خوای گەورە مهرەبان دەپاڕین و بە ناوەکانی بەسیفەتە بەرزی پیرۆزەکانی هیدایەتی ڕێگا ڕاستەکەی خۆیمان بدە و ئەوەمان بەنسیب بکە کە خۆی لێ ڕازیە کە خۆی پێی خۆشە و لە ڕۆژی گەڕانەوە ڕوسمیمان بکە. لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕینەوە ئێمە و ئێوەش موفەقی خێر بکە. وصلى اللهم وسلم وبارك على نبينا محمد